ئەم کاتتان باش استراتیژی ئەم شەومان لەسەر دانوستانەکانی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران و ئەمریکا و وڵاتانی دانوستانکارە کە دوێنێ لە ڤێنای پایتەختی نەمسا لە نێوان نوێنەرانی ئەمریکا و ئێران و بەریتانیا فەڕەنسا و ئەڵمانیا و سین و رووسیا بەڕێوەچوو. دوای 5 مانگ لە وەستانی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی دانوستانکار جارێکی دی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران ئیبراهیم ڕئیسی تیمێکی تازەی نرد بۆ گفتوگۆ. ئەو ڕێکەوتنەی لە ساڵی 2015 سەرۆک ئۆباما پێشنیازی کرد بۆ نەخشە ڕێگای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران. بەڵام لە 2010 سەرۆک ترامپ هەڵی وەشاندەوە. دواتر سەرۆک بایدن جارێکی دی ئامادەی وڵاتەکەی بۆ دانوستاندن لەگەڵ ئێران پێشنیاز کردەوە. ئەگەر چی گفتوگویەکانی دوێنێ ئەرێنی بوون، بەڵام ئەم ڕێکەوتنە چەندین ڕەهەندی سیاسی لە خۆ دەگرێت و کۆمەڵێک ئاستەنجی گەورە لە بەردەم پرۆسەکەدان. ئەم دیداری ئەو شەمان گفتوگۆکردنە لەسەر لایەنە شاراوەکانی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران لەگەڵ بەڕێز دکتۆر پەرویز کە لە ستودیۆ لەگەڵمە دکتۆرا لە ئاسایشی نێودەوڵەتی و مامۆستا لە زانکۆی سەلاحدین. دکتۆر ڕەحیم ئاگاداری بەشێکی زۆر لەو دیپلۆماتکارانەی کە لە ڤێن نابوون و چاودێرانی سیاسی دوێنێ پێیان وابوو گەڕی یەکەمی دانیشتنەکە بەشی یەکەمی دانیشتنەکە زۆر باش بوو و دوای ئەوەش تیمێکی پراکتیکی لە نێوان ئەمریکا و ئێرانیەکان هاتن بۆ ئەوەی چۆن بتوانن گرفتەکانیان ئاسانتر بکەنەوە ئابلوقی ئابووری لەسەر ئێران کەم بکەنەوە. ئێران لە بەرامبەر ئەوەدا پرۆگرامی ناوەچی خۆی بوەستێنێ کە چەند مانگێکە بەبێ چاودێرانی سیاسی دوور لە چاوی هەموو دنیا خەریکی پتەوکردنیەتی. تۆ کە کەسێکی شارەزا لەو بوارەدا خوێنەوەی تۆ بۆ دانیشتنەکە چی بوو؟ دواتر دێنە سەر باسەکانی دی و لایەنەکانی دیکەی پەیوەندیەکان. دەزانی ئەم گەشتبینیەوە لەوەیە ڕادێ بەڕاستی کە هەرتێک لایەن ئاستێک لە بارگرژیان بینی ئەمریکا دەگەڵ وڵاتانی ناوچەکە و ئیسرائیل و هەروە وڵاتانی ئەوڕۆپی کۆبەوە و لەلایەکی تر هیندێک مانۆڕی سەربازیان کرد دەگەڵ وڵاتانی عەرەب و ئیسرائیل بۆ یەکەم جار. ئێرانیش ئاستی بارگرژەکانی بەرز کردەوە لەلایەک تیمێکی تونڕە و کە سرنجڕاکێشە بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 کە ئەو کەسەی سەرۆکی تیمەکەیە ئێستا ماتەویکەنی جێگری سەعیدی جەلیلی بوو کە ئەو کاتە تونترین هەڵوێستیان هەبوو و نەگەیشتنە ڕێکەوتن پێش ئەوەی کە تیمی ڕۆحانی بێتەکایە وەزەریف سەرۆکایەتی تیمەکە بکە و ئەوانە بوونە دژبەری سەختی ڕێکەوتنی ئەتۆمی لە پاشەوەی ئەو کاتی پێشەوەی کە گرێ بدرێ، پاشەوەی کە گرێدرا و پاشەوەی کە ترامپ لێ کوێ دەرەوە. ناراتیڤی ڕئیسی بۆ بوون بە سەرۆک کۆماری ئێران ئەوە بوو کە واز لەم گفتوگویانە دێنێ و بەتەواوەتی دەکشێتەوە لێ و ئیتر پەیامێکی زۆر توندی هەبوو. ئەو و تەواوی تیمەکەی یەک دڵە ئامانجمان هەیە لە ڕێکەوت گەڕانەوەی ئەمریکا. ئەوان وا دەڵێن ئێمە تا ئێستام ڕێکەوتنە لەگەڵ وڵاتانی ئەوڕۆپی یا 4 کۆیەک پاراستومانە. ئەمریکا چۆتە دەرە و دەبێت باجی ئەم چوونە دەرەوە بدا بە یەک قەرەبووکردنەوەمان، دوو و ئەوانە بوونەتە بەربەست کە ئاماژەت پێدا، دوو بەوەی کە گەڕەنتیمان بداتێ جارێکی تر ئەگە سەر کۆمارێکی تر هات لی نەچێتە دەرێ. هەر ئەوە بوو ئەمڕۆ تۆم کاتن سناریۆری کۆماری خاز و تارێکی زۆر توندیدا دژی بایدن و ئیدارەی بایدن وتی ئەم تیمە خەریکن ئەمریکا تەسلیم دەکەن و هیچ گەڕەنتیەکیش نییە کە 2025 جانیوەری ئەگەر سەرۆک کۆمارێک بێتە سەرکار کە لە کۆماریەکان بێ دەچێتە دەرێ و هیچ گەڕەنتیەکیش نادەن. ئەمە بۆتە بەربەستێک چونکە ئەمریکایەکان دەزانن ناتوانن هیچ گەرنتێک بدەن. لەبەرچی لەبەرەوەی کە هەڵگرتنی ئەم سزا و ئابلۆقە و گەماڕۆیانە پێویستی بە بڕیار هەیە لە کۆنگرێسی ئەمریکی. ئەمە یەک کە زۆرینەی کۆماریەکان و بەشێک لە دموکراتیەکان دەگەڵی نین کەماتە ناتوانێت ئەمە بکە و دووەمەن بەپێی دەستوری ئەمریکاش ناتوانێت ئەمە بکە سەرۆک کۆماریەکی تر ئەو گەڕەنتیە پێش خۆی بدا بۆ سەرۆک کۆماری داهاتوو. ئەمە ئێرانەکان ئەمە دەزانن، ئەمە بەربەستێکە. پاشان ئەوان داوا دەکەن پێشەوەی کە ئێمە ئەم خاڵانەی کە لە ڕێکەوتنی ئەتۆمی پێشێل کراوە بۆ نمونە ژمارەی سانتریفیوژەکان کە بڕیار وانە بوو ژمارەیان بەرز بێتەوە لەوەی کە دیاری کرابوو لە 2015 بڕیار وانە بۆ ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم کە ئێستا گەیشتۆتە 6 و بۆ زانیاری ئەکسیۆس بڵاوی کردوتەوە لە 2 سەرچاوە کە زانیاری پێگەیشتووە کە ئیسرائیلەکان 2 هەفتە لەمەوەی بەر هۆشداریان داوە بە ئەوڕۆپی و ئەمریکیەکان کە زانیاری ورد و نهێنی هەواڵگریمان هەیە کە ئێران ئامادەکاری دەکا لە هاوتەریب لەگەڵ دانوستانەکان لە ڤێننا ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بگات 190 هیچ پاساوێکی ئاشتیانەی نییە ئللا بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆم و ئەمە گوشارێکی یەکجار زۆری لەسەر تیمەکانی لە ڕۆژنامەکانی ئەمریکا ئەمڕۆکە باسییان لەوە دەکرد تەنانەت
ئێران لەوانەیە کە ئەم پێنجمانگە دوور لە چاوی کامێرەکانی جیهان و تیمی پشکنین کە کاری کردووە لە ماوەی 4 هەفتەی تردا بتوانێت بیگەێنێتە سەڵتانەوە قسەکە ئەمەیە چەند ڕاستە نازانم ئەمە قسەکە ئەمەیە بەشێک بەڕاستی لە چاودێرانی استراتیژیەکان دەڵێن ئەمە جۆرێک گوشارە بۆ ئەمریکا کە زۆر بە هوشیاریەوە هیچ ئەوەیەک پێ نەدات بە ئێران شتێکی نوێ دەستی کراوە بێ و جۆرێکی تر دەڵن ئەمە ڕاستیە و دەربڕی نیگەرانەکانی ئیسرائیلەکە ئەم زانیاریانەدا هەروەکو چۆن سەردەمی خۆی کە پێشەوەی فەخریزادە تێرۆر بکرێ بنیامین نەتانیاهو وتی ئەم ناوەتان لەبیر نەچێ کاتێک کە بەڵگەنامەکانی ئەتۆمی ئێران و موشکی ئێرانی لە ڕێگەی تیمێکی هەواڵگریەوە بربوو لە ناو ئێرانە قاڵێکی ترکە ئەوەی کردووە کە دووبارە کێشەیەک لێرە دروست بێ مەسلەی گەڕەنتیدان ئێران دەیەوێت پەژڕاز بکرێتەوە کە ئەم ئابل و قەوسزایانە بە فیعلی کار دەکەن چونکە ئێرانەکان ئەزمونێکیان هەیە لە 2015 سەرڕایوەی کە ڕێکەوتن کرا سەرڕایوەی کە 6 بڕیاری ئەنجومەنی ئاسایش هەڵپەسێردرا نەکەڵوەشایەوە ئەم 6 بڕیارە وای نەکرد کە کۆمپانیەکان و وڵاتان بێن لەبەرچی لەبەروەی کە ئێران یەک کێشەی گەورە هەیە ئەمە دەوڵەتان نین بڕیار لە ئاساییکردنەوەی پەیوەندی بازرگانەکان دەدەن کە ئێران زۆر پێویستی پێیتی ئەمە بانکەکان و کۆمپانیەکان سەر بە کەرتی تایبەتن دەوڵەتان ناتوانن ئەوان پابند بکەن بۆی کە ناچار بن بە ڕێکەوتنی ئەتۆمی ئەمە کێشەی ئێران بووە ئێران بەو بەگراوندا دەچێتەوە کە دەڵێ دەبێ ئەمریکا ئەم دڵنیایە بداتە بن کە ئەم کۆمپانیانەی وڵاتانی ئەوڕۆپی و بانکەکان ئاڵوگۆڕی بازرگانی و ئابووری و گواستنەوەی پارە ئاسایی دەبێتەوە ئەمە کێشەیەکی یەکجار زۆر گەورەیە بۆ هەرتگلایەن ناکرێت ئێران مەرجی بۆ ئەم دانوستانە ئەوە بوو کە پێویستە دوو خاڵ پێڕۆ بکرێت یەکەمیان ئەوەیە کە دەبێت ئابلوقەکان یەکسەر هەڵبسن لەسەر ئێران ئەمە کێشەیە ئەمە کێشەیە دومیان ئەوەیە وەکۆی جەنابیشت باس کرد کە هیچ سەرۆکێک لە داهاتوودا نێ جارێشتر لە ناو هاوپەیمانیەکە بچێتە دەرەوە بەڵام لە کاتێکدا کە ئابووری ئێران خەریکە بەرەو باشی دەڕوە لەگەڵ هەڵسانەوەی نرخی نەوت ئەمە دەزانی دوور ئەم گوتارەی جامە بەستمەوەی ئەو گوتارێکە لە ئێران هەیە بە تایبەتی ئەوانەی کە ڕئیسی ئەو تونڕەوانەی کە ئێستاکە لە دەسەڵاتدان لە ئێران پێدوایە نیگەران بم بەوەی کە دانوستانەکان نەگا بە ئەنجام بە هاوکێشەیەک بڵین بە زۆر دەقیق و ئەمە زۆربەی لەوانەیە پسپۆرانی ئەم بوارە لە سەری هاوڕان قبول بکەین گوشاری لانی زۆر ئەوی کە ترامپ کردیە استراتیژی سەرەکی خۆی بۆ گوشارخستنە سەر ئێرانێ شکستی خوارد نەیتوانی کۆماری ئیسلامی بێنێتەوە سەر مێزی دانوستانەکان ئەمە خاڵێکە حاشا هەڵنەگرا ئێران توانی بەرگەی ئەم ئابل و قەوسزە یانە بگرێت سەرڕای کە ئاستێکی بەرز لە ناڕزایەتی دەبینین سەرڕای کە جارێکی تر ئەوە بەهای یان نرخی دۆلاری ئەمریکی دەچێتە سەری و تمەندا دەبەزێ کە ئەمڕۆکە گەیشتۆتە کەمێک سەر و لە 29,000 باوڵین تمەن و کەمێک سەرتر کەمێک خواردتر و ئەمە گوشاری دروست کردو سەرڕایوەی کە ئەگەری سەرهەڵدانێکی ناڕزایەتێکی زۆر تند وەکی ساڵی 2017 و 2019 لە ئارادایە کە کۆماری ئیسلامی بەدان پیانانی خۆیان هاتبوونە سەر ڕووخان و جارێکی تر ئەمە ڕوو بداتەوە جگەلەوەی کە ئەم ساڵ کە ساڵی 2021 دوو ناڕزایەتێکی زۆر گەورە لە خوزستان و ئیسفان ڕووی داوە کە بەشێکی زۆری دەگیرنەوە بۆ ئەو کێشە ئابوووریانە بەڵام ئێران دەرچووە ئێران توانیویەتی تحمل بکە و ئەمە وای کردووە ورە وزەی ئێرانێ بەرز بێتەوە و لە بیریشمان نەچێ ئێران خوێندنەوەی بۆ استراتیژی ئیدارەی بایدن کردو بە هەر نرخێک دەیەوێت بگەڕێتەوە و ئەمە ئەوەنەی تر وزەی بەرز کردو بۆ نمونە ئەمریکا باش دەزانێت گوشارانەی کە لە بەغدا لەسەر نەتایجی هەڵبژاردنەکان هەیە ئەمە لایەنگرانی ئێران بە فەرمانی ئێرانە و کار ئەنجام دەدەن بەڵام بێدەنگەی لێکردووە ئەمریکا ماوەیەک لەوەی پێش بنکەکانی کرایە ئامانج کە هەمیشە هێلی سووری ئەمریکا بووە لە ناوچەی تەنەف ئێران هاتوچۆی بابل ئازادی کەشتیوانی خستە مەترسی و هێرشی کرد و تەنانەت هەڕەشەی لە کەشتیە سەربازەکانی ئەمریکا کرد لە ناوچەی کەنداو ئەمریکا ئەوەشی بابڵێن چاپۆشی لێ کرد ئێران لە ڕێگەی حوسیەکانەوە هێرشێکی زۆر بەرفراوانی لەسەر سعودیا ئەنجام داوە ئێران لە لوبنان دەستی باڵا هەیە ئەمریکا دانی بە خۆی داگرتووە هەموو ئەمانە پێمان دەڵە جگە لە مەسەلەی حەماس و ئەمانە پێمان دەڵەکە ئەمانە وای کردووە ئێران هەڵسەنگاندنێکی نوێ بۆ ئەم ئیدارەیە بکە و دەزانێت بایدن نایهەوێت چیتر دەرگیر یا با بڵێن تێوە بگرێت لەم کێشانەی ئەم ناوچانە و هەر ئەمە ژوا دەکات کە ئیسرائیل زۆر بە هەستیاری وەریگرتووە و لەگەڵ وڵاتانی عەرەبی گوشارێکی بۆ دلایەک بۆ
بە وڵاتانی عەرەبی هێناوە کە لی نزیک بنەوە لەلایەک ئەمریکا وڵاتانی عەرەبیشی ناچار کردووە سعودیا لەگەڵ ئێران پەیوەندەکانی ئاسایی کاتەوە ئیمارات لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران ئاسایی بکاتەوە ئەمانە هەموو ئاماژەن چیمان پێدەڵن هاوکێشەیەکی نوێ هاتووەتەکایەوە ئێران دەزانێت ئەمریکا پێویستی بەم ڕێککەوتنە هەیە بایدن نایهەوێ سەرۆک کۆمارێک بێت کە لە سەردەمی ئەودا ئێران دەستی بە چەکی ئەتۆمی ڕاگەیشتووە ئەوروپیەکان ئەمریکایەکان وە تەنانەت رووسیا و چین لەسەر ئەمە یەک خاڵ کۆکن ئەمە زۆر زۆر گرنگە ئێران نابێت دەستی بە چەکی ئەتۆمی ڕابگات بەڵام چۆن هەمویان لەم ئیدارەی نوێی ئەمریکا و ئەم چوار لایەنەی پێنج لایەنەی تر با بڵێن ئەگە پێنج کۆیەک وەرگرین بە ئەمریکاوە لەسەرەوە کۆکن ڕێکەوتنی ئەتۆمیە کە ڕێگە لە ئێران دەگرێت لەبەرچی ڕێکەوتنی ئەتۆمی دوو کۆڵەکەی سەرەکی هەیە شتێک بە بیری بینەرانی کوردستان 24 بەڕێزان دێنمەوە کاتێک ترامپ لە ڕێکەوتنی ئەتۆمی چۆ دەرێ هەوڵێکیاندا پۆمپێوانە کە میکانیزمێک لە ناو ڕێکەوتنی ئەتۆمی هەبوو بە ناوی سنەپبەک کەوانی پێی دەڵێن میکانیزمی ماشا یان ئەم ناوێکی تر کە ئەگەر نەکەوتبانە ڕێکەوتن پاش یەک مانگ و 5 ڕۆژ ئەماوە دەبەوە دەچوو ئەنجومەنی ئاسایش مەلەفەکەەوە جارێکی تر هەموو ئەوانەی تر ئۆتۆماتیکی دەگەڕایەوە چکە ئەمریکا ئەندامە و مافی تۆ هەیە کەواتە ئۆتۆماتیکی دەگەڕایەوە بەڵام تەفسیرەکە ئەو بوو چونکە ئەمریکا چۆتە دەرەوە لە ڕێکەوتنەکە بۆی نییە ئەم میکانیزمە چارە بکاتەوە ئێستا ئەمە کۆڵەکەی سەرەکیەتی ئێرانەکان ئەمەیان باش زانیوە کە ئەمریکا هەرچی پێی دەکرێت کردویی لەمە زیاتر ناکرێت کارتی بانکی کارتی کەشتیوانی کارتی بیمە کارتی هەناردەکردی نەوت و پێترۆکیمیاوی هیچ شتێک نەماوەکە حەسر و سزا و ئابلۆقە تەنانەت بیتی ڕێبەری تەنانەت سوپای پاسدارن و تەنانەت وەزیر کە وەزیری دەرەوە بوو کەوتە ناو لیست و چوارچێوەی ئەم سزایانە کەواتە چاوپۆشیکردنی ئێستایی ئەمریکا لە هیندێک گواستنەوەی نەوت بۆ چاینا و ئاڵوگۆڕ وهروەها دەنگۆی ئازادکردنی بڕەپارەیەک دیاری کراو کە لە چین هندستان و کۆریای باشوور بە تایبەت لەوانەدا هەیە بە چوارچێوەی یارمەتی مرۆیی و دابینکردنی دەرمان و خۆراک لەم چوارچێوەیەدا ئەمانە هەموو ئاماژان پێمان دەڵێن کە ئەم خوێندنەوەی ئێران کردویتی بەپێی ئەو هاوکێشەی وتم ئەم کۆڵەکەی ئیسنەبەکایەتی و کۆڵەکەی دووەمی کە ئەمە بۆ ئێرانەکان گرنگە کام ئیسنەبەکە دەتوانێت گوشاریان بۆیان دەیانەوێت زۆرترین امتیاز وەربگرن لە ئەمریکای و پاشان ئەمریکا بێنەوە و دەڵێن جگە لە ڕێککەوتنی 2015 بە شتێکی دیکە ڕازی نابێت ئەوەیە پرسیارەکەی منیش دەمویست باس لەوە بکەم چکە یەکێک لەو خاڵە گرنگانە دوو خاڵی گرنگ کە ئەمریکا دەوێت زیادی بکە لە دانوستانەکانی لەگەڵ ئێران کە لە دەرەوەی ئەو ڕێککەوتنامەیە هەبوو لە 2015 واژوێ لە سەکراویش ئەوەیە تێوەگڵانی ئێرانیەکان و سوپای پاسداران و مخابراتی ئێرانی لە وڵاتانی ناوچەکە ئەمە یەک دوو مەسلەی ساڕوخەکانی ئێرانە کە دەبێت ئەم دوو شتەش بوەستێنێ ئەمە پێشتر لە ناو ڕێکەوتنەکەدا نەبووە پرسیارە گرنگەکە لێرە ئەوەیە ئێران دەسێتە ژێر ئەو فشارانەوە واز لە بەرنامەی ناوەچی بێنە و واز لە دروستکردنی ئەم ساڕوخانەی بێنێت و هەروەها ئەو هێزانێک کە هەیەی یاخود ئەو پرۆکسیانە هەیەی لە وڵاتانی چواردەور بیان کشێنێتەوە چکە ئەگەر ئەمە جێبەجێ بکە ئەمە خۆی لە خۆیدا کۆتایی هێنانی ئەو دەسەڵاتەیە کە چەندین ساڵە لەسەر ئەو گوتارە دروست بووە دەزانی پێشەوە خاڵەگە ئاماژە پێ بکەم ئەگەر هەرچەند لەم ئەگەری درێژبوونەوەی ئەم دانوستانە ئەم گەڕە هەیە هەروە بە ئاسانی نییە چونکە دوو لیژنە پێکێنراوە لیژنەی یەکەم جگەلەوەی ئەمریکایەکان ڕاستە خۆ بەشدارنین و ئەوان لە تەنیش ئەم هوتێلە ئەوروپایەکان پێشنارەکان دەبن و دەیگەڕێنەوە خامنەی مەمنوعی کردووە ئەوان پێوە پابندن ئەم تیمە چل کەسیە بۆ زانیاری بینەرانی ژەم تیرە چل کەسیە لە وەزارەتە جۆرا و جۆرەکانی گواستنەوە ڕێگەوبان نەوت بانکی ناوەندی ئەو جارەکە وەزارەتی ئابووری و دارایی ئێران پێک دێت جگە لە پسپۆڕەکانی وەزارەتی دەرەوە لەبەرەوە کە چی ئەمە چیمان پێ دەڵێ کە هەموو گرنگیان لەبەروەیە کە چۆن بتوانن یاساناسەکانی ئەم وەزارەتانە بتوانن ڕێگە لەوە بگرن جارێکی تر ئابلۆقیان بەسەرسێن و چ میکانیزمێک بگرنە بەر ئەم سزایانە هەڵوەشێنێتەوە جا ئێران بەخوێنەوەی ئەم واقعی کەوتم و ئەمریکا بە ترسێک کە لەوەی هەیە کە ئێران بگاتە خاڵێک ئەو خاڵە زۆر گرنگەکە ئەمە کۆڵەکەی دووەمی ڕێکەوتنی ئەتۆمیە مەسلەی بریکاوتە ینی ئەم ماوە زەمەنیەی کە ئێران ئێستا باز لە چەند هەفتە و چەند مانگێک دەگرێت ئەگەر پیتاندین و یۆرانیۆم بگاتە ڕێژەی نەوەت و سەر و نەوەت ئەمە لە ڕێکەوتنی ئەتۆمی ئەو هەموو ڕەخنە لە ترامپگیرا کە ئێرانی نزیکتر کردەوە نەک نەیتوانی ئەمان ئێران بێنێتەوە ڕێکەوتنێکی تر لەگەڵ زاید یا پلاس
پرسی موشکی پرسی دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکە و هەروەها پاڵپشتی لە تێڕۆریزم و گروپە تۆنڕەوەکان میلیشیاکان ئەوانە بکە بەڵکو تەنانەت ئەو خاڵانەی کە گەرانتیەک بوو ئەو برێکاوتە ئێران لی دوورکەوێتەوە ئەمە ڕۆژ بە ڕۆژ نزیکتر دەبێتەوە ئێرانی لەسەر جێ خۆیتی و شۆڕشی جەماوەریش نەیتوانیەوە تاوەکو ئێستا کۆماری ئیسلامی ئێران بڕوخێ ئەوە بەڵگەیوان ئەرگومنتی وانە کە پێمان دەڵێن ئەم جارە بەپێی ئەوەی ئەم دوویە کە ئێران توانیویتی بمێنێ شۆڕشێک ئێرانی نەڕوخاندووە و ئیدارێکی نوێ هاتووە کە بەم ڕستەیە بە هەر نرخێک دەی هەوێ بگاتە ڕێککەوتن وە تەنانەت دەوترێ ئەوەی کە ئەنتۆنی بلینکێن باسی دەکا ئەوەی کە ئەو هەڕەشانەی کە ئەم ماوەیە کرا ڕۆبرت ماڵی مەسەلەن وتی ئێمە بۆ کاتکوشتن ئەمە ناکەین ئەمە وتیان وڵامە بۆ ئیسرائیل و بە وڵاتانی تر کە باز لە پلانی بی دەکەن کە پلانی بی ئەمریکا دەڵێن هیچ پلانێکی بی نییە منیش بڕوان بەوەیە ئەمریکا هیچ پلانێکی بی نییە بەکارهێنانی هێزی سەربازی لەم قۆناغەدا نزیکە لە سفر ئێرانەکان ئەمە باش تێگەیشتونە هێز سەربازی لەلایەن ئەمریکا لەلایەن ئەمریکا یا وڵاتانی ترەوە بەڵام ئەمریکا دەهەوێت چی بکات ئەمریکا دەیەوێت چی بکات لەم قۆناغەدا بە هیچ شێوەیەک باس لە پرسی موشکی ئێران و دەستێوەردانی ناوچە ئێران کە وڵاتانی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی نیگەران کردووە نابیندرێ تەماشاکان وڵاتانی عەرەبی خەریکن پەیوەندەکانە لەگەڵ ئێران ئاسایی دەکەنەوە ئەماوەیە ڕێکەوتنێک لەنێوان ئێران و ئیمارات و تورکیا کراوە ڕێی گواستنەوەوە کە لە ڕێگەی بەندەری بابلمەندوب نەچێتەوە تورکیا بەڵکو ڕاستە خۆ لە ئێرانەوە بچێ کە نزیکەی 21 ڕۆژ ئەم ماوەیە کەم دەکاتەوە وە کۆمەڵێک بەرەو پێشچوونی تریشکە باسی لێوە دەکرێت ئەمانە هەموو ئەمانە بوونەتەوەی وەی کە ئەمریکا جارێ تەنیا یەکەم ئەم پێر و پێشچوونە لە پیتاندنی یۆرانیۆم بەکارهێنانی سانتریفیوژی گیری نوێ IR مەسەلەن حەوت و هەشت و ئەوانە دەناسرێ ئەمانە بوەستێنێ و کڕۆکی ڕێکەوتنەکە لەسەر ئەمە دەبێ با بڵین کەم لە بەرامبەر کەم تۆ ئەمە دەوەستێنی منیش ڕێگە دەدەم نەوتت بفرۆشی ڕێگە دەدەم ئەم پارە بلۆکراوانت بۆ نمونە لە نێوان 5 تا 6 بەشێکیش دەڵێن 8 میلیارد دلار لە کۆریای باشوورە کە نەیداوەتەوە بەشێکی لە یابانە بەشێکی لە با بڵێ هندستانەوە لە وڵاتانی تر ئەمانە بگەڕێتەوە پاشان دەچینە قۆناغێکی تر تا بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی و ئێران ڕازی بێ کە ئەو جارە جگە لەو مەسەلەی 16 بگەڕێتەوە ئەو کاتی کە کۆگای یۆرانیۆمی چەند بێ ڕێژەی پیتاندنی چەند بێ ژمارەی سانتریفیوژەکانی چەند بێ و هیندێک چالاکی نهێنی کردووە ئەگەر ئەمریکایەکان و دانستانکارەکان ڕازی بن لەسەرەوەی ئەم شتانە بۆ ئێران کە ئێران ڕازیە دەستبەرداری پرۆگرامی ناوەچی و ئەتۆمی گەیشتە خاڵێکی جۆ نیگەرانی بەشێک لە کۆماریەکان لە ئەمریکا لەسەر ئەمەیە دەڵێن ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی هیندە تونند و تۆڵ نییە ئیسرائیلەکانی ژەمە دەڵێن بۆ ئیسرائیلەکان دەڵێن لە ئاخر گۆڕینی ڕوانگەیان دەڵێن ئێمە کێشەمان لەگەڵ وەی نییە ئەمریکا باڕێکەوێ بەڵام نەک ئەم ڕێکەوتنە بەڵکو ڕێکەوتنێکی تونند و تۆڵ ترس کە ئێران بە توندی دژی ئەمە لەبەرچی لەبەرچی لەبەرێکە چی ترامپ چی ئیسرائیل ترامپ تەبعاً لەژێر کاریگەری ئیسرائیل نێتانیاهۆ وتی ئەو شتێکە من هیوایەتم بۆ دەخواست و کارم بۆ کرد ترامپ لە دواییدا دوجار کردی خاڵە جەوهرەکە چییە؟ خاڵە جەوهرەکە ئەمەیە کە بەشێک لەم بربەست و سنوورە ئەتۆمیانە 2025 چۆن بینیمان مەسەلەی چەک لە 2021 کڕینی چەک و ئەمانە کۆتایی پێات کە قەدەغە بوو لەسەر ئێران ئەمریکا زۆری هەڵدا ڕێگە لەمە بگرێت نەیتوانی لە 2025 سی و 35 دەتوانم بڵێم ڕێکەوتنی ئەتۆمی ئۆتۆماتیکیەن کۆتایی پێدێ چاودێرێکی سنووردار لەلایەن ئاژانسی وزەی ئەتۆمیەوە دەکرێت ئەوەی کە خاڵێکی تری گوشاری ئێران بۆ وڵاتانی ئەوروپی و ئەمریکا لە ڕێگەی وەیە کە ئێستا ڕێگەی چاودێری ئاژانسی وزەی ئەتۆمی و پشکێنەرانی گرتووە ڕاگرتووە و لە دوو ڕۆژی ڕابردوو دو تا سێ ڕۆژ کە ڕافایل گروسی سەردانی تارانی کردبوو بەدەستی بەتاڵگەڕایە نەیتوانی قەنەعات بە ئێران کە جارێکی تر ئەو کامێرایانە چالاک بکەنەوە بۆیە باز دەوەی دەکرێت ئێران لەم دەرفەتە کەلکی زۆر وەربگرێ دووبارە بە کارتێکی بەهێزترەوە بچێتەوە جا کە 2035 کە ئەوانە پێی دەڵێن خاڵی ڕۆژاوابوون لە ناو ڕێکەوتنی ئەتۆمی هەیە خاڵی ڕۆژاوابوون بە چه معنایەکە بە مانای ئیتر کۆتایی بەوەی دێکە ئیتر ئێران دەستی پێرانەگا ئەوەندە کۆگای یۆرانیۆمی هەبێ ئەوەندە سانتریفیوژ ئەمە کۆتایی پێدێ و ئەمە مەترسیە کە لەلایەن وڵاتانی عەرەبی و ئیسرائیل دیان هەوێ کێشە ئێستا کێشە بۆتە چەند کێشە ئایا ئێران و ئەمریکا دەگەنە ڕێکەوتنی ئەتۆمی یا ئێران دەستی پێڕادەگا و دەگاتە نزیکترین سنووری
توانای دروستکردنی پیتانی یۆرانیوم کە بەکاربێ بۆ کاروباری سەربازی هەچەند شتێکی خاڵکی زۆرتەیە دەبێت لە کۆتایی ئاماژەی پێ بکەم وشکێکان وەچی خۆی دەستێوەردانی ناوچەوی میلیشیەکان بە وتەی خۆیان چوار پایتەختیان کە کۆنتترۆل کردو ئێستا ئەمانە هەموو واسێنراوە کە ڕێکەوتنێکی نوێ و پرسی موشکی و پرسیوانە بەس ئەمە کێشەکەیە یعنی با بڵین گرفتەکەیە ئەوروپا و ئەمریکا چونکە چین و رووسیا بە جۆرێک لە جۆرەکان نەکەوتنە گوتاری با بڵین ترامپەوە و ئەوروپیەکانیشی چیان لە دەست نەهات بێزگە تەنانەت ئەو میکانیزمی ئینستێکسیان نەتوانی چالاک بکەن کە باسییان دەکرد ئێستا کێشە ئەمە نییە پرسی موشکی دەگرێتەوە پرسی دەستێوەردانی ناوچەی و ئایا ڕێکەوتنیی باشتر دەکرێت کێشە لە گەڕانەوە بۆ 2015 و ئەمەیە سەرچاوی کێشەکان کارتی ئێران زۆر زیاترە بەمەرجێک باشە بەردەوەی مەرجەکە باس بکەیت لە ئەگەرێک خۆمان دەزانین ئەمریکا لە حاڵی ئێستادا ناوێ هیچ هێزێکی سەربازی بەرامبەر ئێران بەکاربێنێ و لە ناوچەکەشدا ئەو هێزە گەورەی نەماوە وەکو چەند ساڵێک پێش ئێستا هەیە بوو لە ئەگەری گەیشتن بە ئیتفاقی ئەم وڵاتانە لەگەڵ ئێران نیگەرانیەکی زۆر لەلایەن ئیسرائیلەکان دروست دەبێت لەوانەیە ئیسرائیلەکان بەڕەئی تۆ پلان بی بەکاربێنی کە لێدانی ئێرانە لەگەڵ سەعودیەکان و لەگەڵ هاوپەیمانەکانیان خوێندنەوە یان جۆرێک بەنامەی ئیسرائیلەکان بەم شێوازەیە کە تا ئەوپەڕی گوشار بێنن کە کۆتوبەندەکانی سەر ئێران تا ڕادەیەک بێ ئەوان ئەمەیان دەوێت چونکە لە گۆڕینی وتار دەبی لە بیرمان نەچێ بنیامین نەتانیاهۆ نەماوە ستاف و تیمێکی تر نەفتالی بەنێت دوێنێکە ڕاستی کرد زۆر تون بەڵام نەک بە توندی سەردەمی بنیامین نەتانیاهۆ کە بەردەوام باسی لە هێرش و هەڕەشەی سەر ئیسرائیل لە ئاخر وتاریوتی مافی بەکارهێنانی هێزی سەربازی خۆمان پارێزراوە وام پەیوەندی بە ڕێکەوتنی ئەتۆمی نییە بۆی خوێندنەوە ئەمە بوو گوشار بۆ ئێرانە کە ئەگەر نەگەی ڕێکەوتن ئەمە ڕوودا لەبەرچی لەبەرەوەی کە خوێندنەوەیەکەیە بۆ ئیدارەی بایدن دەڵێن دەیەوێت ئاوا بکە ئەگەر ئێران پامەد نەبوو ئەو کاتە وەکی سەردەمی ترامپ نابێ کە ئەوروپایەکان و چین و رووسیا چوارکۆیەک ئەوی بینیمان لە بەرەی ئێراندا بن نەک لە بەرەی ترامپ چکە ئەو کاتە ئەگەوان لە بەرەی بە ترامپدا بن کۆتایی پێات بۆ ئێران ناچار دەبوو ڕێکەوتنیی نوێ ئەوە بکات چکە چین و رووسیا بە هەر جۆرێک لە جۆرەکان پەیوەندی خۆیان ڕاگرتووە ئێران بە پاڵپشتی بەوانەوە ئەوروپایەکان شتێکیان لە دەستنات بێژگە ڕخنەگردن لە ئیدارەی ترامپ و پابندبوونی خۆیان ڕادەگەیان ئێستاکە دەوترێت ئەمە بۆ ئەوەیە کە ئەم وتارە توندانە دەدرێ دەنا ئیتر ئیدارەی نوێ چیتر قبول ناکە کە ئیسرائیلەوە بکە بەڵام بایدن دەڵێن پلانی بیەکەی لە ڕاستیدا ئەمەیە نەکێرەش سەربازی دەیهەوێت چی بکات ئەگەر ئێران ئەوەی نەکرد ئیتر رووسیا و چینیش ناچار دەبن لەگەڵ ئەوروپیەکان بێنە بەرەی بایدن ئەو کاتە حەسری نوێی دەخەنە سەرێ گوشارەکانی یەکجار زۆر تاقەت ڕووکێن دەبن و پلانی بی دەڵێن گڵۆپی سەوز نەک لەلایەن با بڵێن خودی خۆیان گڵۆپی سەوز بۆ ئیسرائیل هەڵدەکەن کە هێرشێکی سنووردار بکاتە سەر بنکە ئەتۆمیەکانیان ئێرانیەکان خوێندەوەیان بۆ ئەمە کردووە کە ئەمە مەترسیدارە ئەو کاتە بۆیە ئەگەرێکی ئەم کەمکەمە لە ئارادایە لە بەدرێژایی ئەوە ئەگەر شتێکی نوێ بەڵگەیەکی نوێ نەخرێتە ڕووکە ئەو ماوەیە شتێکی نایەسایی کردو چونکە لە بیرمان نەچێ کێشەیەکی ورتەیە لە نێوان ئەژانس و کۆماری ئیسلامی ئەوەی کە هیندێک زانیاری دزە پێکراوە کە ئێران وتوتی من ڕێگە دەدەم تۆ کامێرەکان جارێکی تردانیەوە بە ئاژانسی و تۆ بە ڕافێل گروسی کردووە بەڵام بەمەرجێک تۆ نادیدەی ئەم مەلەفەی 2019 بگری مەلەفی 2019 چییە دەرکەوت لە کۆمەڵێک سایت ئێران پیتاندنی یۆرانیمی کردو و هەوڵی داوە ئاسەوارەکانی بشارێتەوە کە ئەمە دۆزراوەتەوە کەواتە ئەمە چیمان پێ دەڵێ ئەگەر شتێکی ترنێتەکایەوە و هەروها لە بیریشمان نەچێ ئەم لیژنە دانوستانکارە تۆنڕەوە وەکی وتم ئەمانە خۆی سەرۆکی تیمەکە و ئەوانی تر و لە ئاسی ناوخۆ شتێک ڕوونەدا بەرەو ئەمە دەچن چونکە ئەم پلانە بیەی کە ئێستا ئەمە کۆمان کردەوە ئەگەری وی هەیە بێتە جێبەجێکردن هەچەند ئەمە کۆمەڵک شتی زۆر نوێتر و ورتر هەیە کە نازانم کاتەکە لەوانەیە زۆر گونجاو نەبێ مساعد نەبێ بۆ ئەمە زۆر بە کورتی گەشتبینی بەوەی بگەنە دەرەنجامێک ئێران و ئەو وڵاتان زۆر بە کورتی گەشتبین نیم بەڵام واقع بینم هەرتک لایەن زۆر بەتوندی پێویستیان بڕێکەوتنە وەڵامێکی زۆر پوخت و دروست دکتۆر پەرویز ڕەحیم شارەزا لە ئاسایشی نێودەوڵەتی و مامۆستا لە زانکۆی سەلاحەدین لەگەڵم بووی بۆ ئەم پرسە گرنگە زۆر سپاس دەکەم ئێوەش هەر شەوتان شاد بێت